سەرەتا بەخێراتتانەکەی مەبەست لەم چالاکیەمان زیاتر دەرچوونی خوێندکارانە لە ڕۆتین بۆی لەوانەکانە بچنە شتێکی تر و جیاتر جێدەستی خۆیان ببینین. پێشانگاکەشمان لە چەند بەشێک بێدی بەشی وەرشەمان هەیە کە 4 ستاف بێگە، بەشی کارەبا، بەشی سینامیک، بەشی درومان کە زیاتر چالاکی خوێندکارەکانە عەرزەکرێت. هەروەها چالاکێکی ترمان بەشی وەرزشە کە زیاتر مامۆستایانی وەرزش پێ هەستاون. بەشێکی تری چالاکیەکەمان تایبەتە بە مامۆستایانی زانست کە خوێندکارەکان تاقیکردنەوە شیوایان ئامادە کردووە. بەشێکی تری چالاکیەکەمان تایبەتە بە کوردی و هەروەها کولتوری کوردی کە زیاتر مامۆستایانی مێژوو کوردی پێ هەستاون کە زیاتر بۆ خستنە ڕووی شتە کۆنەکانی کوردەواریە، زیاتر بۆی ئاشنا ببن خوێندکارەکان بۆی لە کوردەواریە لە پێشە چیان بەکارهێناوە. بەشێکی تری پێشانگاکەمان بریتە لە بەشی هونەر کە زیاتر جێدەست و نەخش و نیگاری خوێندکارەکانمان دیارە. ئەوەی ئیزافەمان کردو ئەمساڵ تەمان پاریش پێشانگامان کردبووە، ئەمساڵ کۆمەکیش بۆ پێشمەرگە ئەکەین زیاتر بۆ چەسماندنی گیانی کوردەواتی و هەستی نەتەواتی لە لای خوێندکارەکانمان بەوەی کە ناتوانن بچنە مەیدانی شەڕەوە بەشداریکەن، بەڵام بە کۆمەکردن هیچ نەبێت بڵێ ئەرکێکی قورسی برا پێشمەرگەکانمان ئاسان بکەین بۆ هیوایی کە پیان بگا و ئینشاڵڵا ئەوانیش سەرکەوتوو بن بە سەرکەوتوی بۆ بامگەڕن. پێشەکی سوپاسی مامۆستاکان مەکەم باکردنەوەی فستیڤاڵە، هەروە سوپاسی بەڕێبەرەکە مەکەم من وەکو چاودێرێک کە لە بەشی وەرشە بەشداریم کردووە و زۆر سوپاسم و لێرە ئەمێ ڕایگەێنم کە سوپاسی برا پێشمەرگەکانمانەکەین کە بە پارێزگاریکردنی لە خاکی کوردستان و کوردستان هەتا هەر پێشەکە و قەت داگیر ناکرێ. سەرتا من وەکو خوێندکاری قوتابخانەی خاکەلێ و دەستخۆشی لە مامۆستاکانەکەم بەشداریم کردو بە چەند شتێک لەمانە و سوپاستانەکەین، هیوادارم بە دڵتان بێ.